جمال 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 ليش تشكت جمال جمال. يا الله لو جول جوانا. يا رب. اوه تقولك بو جمالي نازدار بو امبابي جول كار. يا الله لو جول جوانا تایبەت بوو لێ یاریە قورسە ئەو گۆلە جوانە لەو کاتە باشە. والله سێ خاڵی ئاگرینە ئاگرین. جەمال چ پاس هاتەک جەمال ئەمباپێ دوو الله ئەو ئاوە چ جوان دێتە خوارێ ماشەڵە دەرێ ڕاستیە. سلااو هاوڕیانی خۆشەویستم خۆشحاڵم هاتمۆلاتان لە پارتێکی تری کارێر مارنجەرمۆت. هاوڕێیان لەسەرتاگە تازەی بۆ کەناڵەکە لایک و سەبسکرایب لە بیرمەکە ئەگە دەتوێنێترین یددیوەکان ببینی زەنگۆلەکەش چالاک بکە. هاوڕیانی خۆشەویستم یاریەکەممان دۆڕانە چی خەفەتاوی وەک بینیتان تەشلەمان نەقسی گەلە گەلە زۆر بوو. ڕیکۆردم کرد بوو یاریزانێکم گواستەوە بەڵام لە دەستم سەقەت بوو ئەوش لیۆنێل مێسیە بە پارێکی کەم کڕیمان نیازم بوو کریس و میسیار دووکی پێکۆ بگوازمەوە بەڵام پێم باشترین نیوێ یەکەم یەکەچیان بینم نیوەی تریش ئەوەی تریان میسێ 2 ساڵ بچووکتر بوو وتمان بە نیوەی یەکەم لەگەڵ میسیبی نیوەی دووەم ئینشاڵڵا کریسیش دەگوازینەوە ئەگەر پارەمان لە دەست بمینە ئینشاڵڵا حەز دەکەم یاری باردووکیان بکەین. تەشکیلەمان گۆچیمان خراپە بەڕاستی یاریەکەم بینیتان گۆلەکانمان چۆن دەخوارد ناوەندەشت دەگوازینەوە ناوەندەکانیش لە بینی دوو یاریزان جەمال موسیالە لەگەر بێلینگام لەو دو یارزانی یەکێک دەگوازینەوە. ئێوێ خۆشەویست هەر پێشنیارێکتان نەیە حەستان بە کامە یاریزانە بیگوازینە لۆکمنت بۆم بنووسن. یاری دووەمە و هیچ دەرفەت نییە یاریەکە بدۆڕێن بەرامبەر ئیڤەرتۆنیشە بۆ یەکە سەبابچنە ناو یاریەکە سەرەتا و یەکەم یاری لیۆنێل مێسی کامیرەکان هەموو لە سەرۆچکە یاری یەکەمێتی ڕاستی زۆر چاوەڕێمان دەکرد لیۆنێل مێسی لە قولی ئینگلیزی ببینین بەڵام لە ئاتاری خەونەکەمان هێنایەتی مێسی تووڕەیە مێسی چاوی لە بردنەوەیە بابزانین وەکو گەنجی چمان پێشکەش دەکات یان پیر بۆ و وەکو گەنجی نەماوە یاڵڵا یاڵڵا مێسی و ئەمباپێ لەیەکی دیسان هەڵەیەک هەڵاو یارێ مەجای هەڵە شتی تێدا نییە بەڕاستی هەر کوبی دەبی ئەو یارە ببینەوە هەر چۆنە بی نا ئەو غەڵەتانە زۆر مشکلێ یاڵڵا ئاراخۆ بەڕاستی بەرگریکارە بەڕاستی یاریزانێکی توند و باشە. ئیمباپێ یاڵا ئیمباپێ And here's the team for Everton. Jordan Pickford begins in goal. Harry Maguire plays alongside James Tarkowski in central defence. And rather than use a strike partnership, they've gone with just the one player in attack. يلا Well, plenty of excitement surrounding the arrival. بەڕاستی دو یاریزان زۆر زەرورە گۆلچیەک و ناوەندە ئەو کاتێ دو یاریزان دەگوازینەوە ئینشاڵڵا ئەوەی تر وەرزەکەی پێبەرە دەکەین تا جەولەی نیوەی دووەم ئەو کاتێ نەخسەکمانە بوو یان ئالگۆڕەکە بوو دەیکەین ئینشاڵڵا ناوە چیۆ هێرشیش زۆر خراپمانە سەرا گۆچەکەم زۆر خراپە بەڕاستی ماشەڵڵا سیرکە یا هەر دەرەی ڕاستیە بەڕاست یاڵە کاکە تۆپەکەمان بدێوتەوە ئەوم هاندرە چاوەڕی گۆلی یەکە من گۆچ تۆپی ناگری بەڕاستی زۆر سێرە یاڵە دەی ئێمباپێ یاڵڵا تیمۆ وڵا تیمۆ لە نائیلاجی یاری پێ دەکەین ئەمباپێ یەک لەحەزە بە یەک لەحەزە یاڵە تیمۆ بڕ
youngster. Interested to know how you think it might go. Well, they showed a lot of good attacking qualities in that defeat. But يلا ميسي يا رب اوتو بتسبو اوه بس بزانم اوتو بكونا كتقولي نازانم نا افيا كاكا ميسي بيماوا ميسي چۆن پێی نامێنێ بەڕاستی یاریزانی کتابەتە بەڕاستی چێژم لێ بینی لەمشە مێسی بەس پاساتەکانی هەبی بەسە Still on level terms, moving the ball nicely. Werner. غەڵەتم کرد وابزانم جێی ڤێرنەر و ئیمباپێ گۆڕم باشترە حەز دەکەم ئیمباپێ لە یاکان باشترە And Spurs moving the ball with purpose. مێسی گۆڵ یەکەم لیۆنێل مێسی یەکەم یاری یەکەم گۆڵ لە پریمەر لیگ کاکە پەشیمان نامەوە لەگەڵ مێسی دەڵێ من بکڕە و پەشیمان مەبەرەوە یا ئای لە جوانی و گەورەی ئەو یاریزانە ئەو گۆڵە لە خۆی جوانە بەڕاستی جوان بوو لیۆنێل چاومان لە زیاترە بەس ئەو ژمارەت لێ نایە دەیکەینەوە مێسی بەرەقەمدا ئەو ئینزاری وەگر گلەیی کرد گلەی مەکە کاکە مێسی لە ناو یاریگایە دەبێ گۆڵ بکە ئەو چێ لەگەڵ لامینێ مەڵ شەڕیان کردو چییە ئەو فاول بوو ئەفیا من ئێستا بەرگریم لە چاوی یاریەکەم زۆر باش بووە نا خۆمان بەچاو برد نییە نابێ هەدیە بدەن کاکە دەستخۆش یاڵە ئیمباپێ ناوڵە ڤێرنەر مێسی وەڵڵا مێسی ڕەحم ناکە مێسی ئاگرە مێسی گەنج بۆتەوە ئایا لە جوانیەم یاریزانە ئای ویستم بەکە لە پاسە بدەم کاکە بە مێسی لێ دێن باشتر مێسی لێدانە کۆرنەڵەکە جێبەجێگە باشتر ئەڕەخۆ ناوەڕە تۆپەکەمان لە دەزرەوە کۆتایی جێمی یەکەم و پێشکەوتنی تۆتنام بە تاکە گۆڵی لیۆنێل مێسی با بڕۆ تەشکیلە ناگۆڕین تەشکیلەمانە ئێستا عیبێکی وای نییە بەو یاریزانانێ هیچمان ئەو باشترین بژاردەکانە ئەفیا وەڵاو تۆپی قوتار ناکەن ئینشاڵڵا نایەڵن تۆپ بڕوە زۆر سپاس زۆر دەستان خۆش هاوڕێیان باشە لۆ فاولۆ ئەفیارە خۆ And the ball in the net at Selhurst Park. That news coming through. Alex Scott. It's a goal for West Ham. They're the first on the score sheet here with 51 minutes played. That's for the غلطم کرد. A meaty but fair challenge. کەوتە دەرەوە.
Highly significant piece of transfer business carried out. Gerard Moreno has completed his move to Arsenal. Well, at around £25 million, I think is good value for money. He's a talented player who will definitely نه improve کاکە the مەجال team. مەدەر لەرێ Let's hope he خودەوە plays to his full potential. باش بوو یاریزانی خۆمی لێ بوو. Well, somehow Everton is still training here. They just haven't made the most of their chances so far. And he stopped them ویستمان in بە their tracks. عەرەکە لێ دەرچی. And Everton pushing Pedro forward Porro. with options available. ئەویش یاریزانێکی بەڕاستی باش. ئەرێ کاکا وەستاکەنە تۆپەکەم دەوە. Well organised at the back. ئەفیا مەعسێ. We have more live Premier League action coming up for you soon on. ئەمباپێ دە گۆلی یەکەم تۆزێک زیادم داگرت. Was there for him. Well, it was a دەنە massive chance. دەنە تاو سوڕان بەس That should have been a تۆزێک goal, no doubt about that. زیاد بوو تۆزێک. حەزم لێ ئەمباپێش گۆلی یەکەم بکە. Well, great read there to intercept. Well, I understand there's been a goal in the Fulham match, and Alex Scott has the details. Yeah, second one for Fulham. It was a low-driven cross into a... نا خەتەرە خەتەرە خەتەرە. And the ئێلۆ پەناردی. has pointed ئێلۆ لۆ. penalty given. Well, he's also ئێ وەڵڵاهی غەدرا. a card. Yeah, he had to make the challenge, but it was always going to be risky, and so it proved. هەر هیچم دا نەگرتیا. And now to level the game. ئۆ زۆری نەما بوو. کێشەنیە بەس بەڕاستی نەمزانێت سەبەب چ بوو بووە پەناردی. نازانم. What a good penalty. Watch the goalkeeper all the way. Excellent. Well, we're sorry for interrupting you just then, Alex. The Oh. Fulham have scored in that game, and the lead as things stand is 2-0. ئەو یاریزانەمان دەرنەکە باشە. Effective looking pass. Using all his defensive No, acumen no. to cut it out. With him breathing a sigh of relief, ball one. ئێ وەڵڵاهی معقول Difficulties keeping possession. یاریزانێک یەک بوستە کاکە. Blew in, and the goal. ئەفیە گۆلچی. ئەو شتانەوە دەربێنە کاکە پەشیمانمان کۆ گۆچی ناکڕین. وانی هاوڕێیان. Who's going to get on the end ئەڵە of it? خەتەرە. نەتیجەکە زۆر خەتەرە. Well, sometimes دەقە زۆر خێرا دەڕۆە. sometimes یاریەکانی تر ئینشاڵڵا دەکەینە 5 دقەی. هەر 4 دقە زۆر کەمە. He mistimes the contact on the ball. But a goal to let you know about in the Southampton game. Here's Alex. Yeah, it's a goal for Nottingham Forest. It was a nice pullback, a low-driven shot. They couldn't do anything about that one. They've pulled one. مەسی و ئەمباپێ ئۆفساید نییە بە هیچ جۆرێک. Could be also ئۆفساید نییە. ئۆ دوو یاریزانە نازدارەکەی تۆپی پێ. ئۆ مێسی چی پاسێک ئیمباپێ چەند بە ئاقلانە. Well, as you can see from the replay, it's گۆڵە the چی تایبەت. perfect through ball from ئەو Messi. پاسانە لە خۆی جوانە. Never ئۆ really had any doubt. لێدانەکە لە پاسەکە جوانتر. It's a cool finish. ئەمباپێ گۆڵی پێشکەوتن. وڵای هاوڕێن و زەمە و دیفاع بگۆڕم بە حەکەم دەری نەکاتن. لامینێ ماڵیش هەر قووەتی نەمایە. ئەوە یەک. وە دیفاعش چێ قووەتی نەمایە دەرفەتی شەندێک بۆوانە بدەین. well, a dramatic moment near the end, and that might well be the decider. Mongala. Can they fashion something? They نا need a نا goal. نا نا کاکە Good نا. piece of defending. ئەو شتانە ڕێپێدراو Well, we نییە. did have to cut off Alex for Messi. understandable reasons in this case. To confirm, Forest did score in that game, and they hold the aces presently, leading ئۆ 2-1. ئەفیە مێسی. Lionel Messi. ئۆ And a good challenge to bring that attack to an end. ئەفیە بڕۆ کاکە بڕۆ ئەمباپێ بەتەنیا. Mbappe. بینەکان زۆر خاوە زۆر. And we saw the situation developing. نا دامە مێسی. ئۆ خلاص یاری دووەم ئیسعاز بوو یاریێکی بەڕاستی ئیسعاز بوو. They get the 3
باش بوو سێ خاڵی یاریەکە مێسی و مباپێش هەردوو گۆڵیان کرد یاریەکی باش و سێ خاڵی یاریەکە گرنگتریش بوو کۆنفرانس حەزم لێ نەبوو وەڵا هەمی ڕەدەدەین هاوڕێیان شتێکی وان نییە لەسەر لامین یامال تەواو باندێک ئومێدی بەرزکەینەوە لەسەر کالەڤیۆری تەواوە با تۆزە وریان بەرزکەینەوە بە قسە ئەرێنیەکان مێسی چ بڵێن یاڵڵا مێسی تایبەتە با دڵخۆش بە قسەی دڵخۆشیان لۆ بکەین وریان بەرزکەینەوە بردنەوەکی بەڕاستی بەنرخ بزانین گۆڵچی ناڵە هەوڕیان ڕاستەخۆ با یاری دوم بکەین یاری دووەم بەڕاستی قورسە لە ناو نیوکاسل با بڕوە 5 ڕۆژی تر بەرامبەر نیوکاسل یەکسەوەکو پێشتر نیە ئێستا زۆر بێز بووە دوایەوەی سەرمایەدارە سوعودیەکان کڕیانەوە دەکات ژمێر ماوە بۆ گواستنەوەی یاریزانان بزانین بە خێرایی تامەشاکی بازار گواستنەوە یاریزانان دەکەم و ئەگەر بە جۆرێ و پارێ هەیتم شتێکمان گواستەوە دەنا ڕاستەخۆ دەچینە یاری دۆم ئینشاڵڵا کاتی گواستنەوەی یاریزانان کۆتایی هات و ئامانجەکەمان پێکا هەرێک لە یاریزانان گۆڵچی دۆناڕۆما گواستمانەوە لەگەڵ جەمالیشمان گواستەوە بەڵام پارەکەمان بەشی نەکرد ناچابن لەگە گاوی ئالوگۆڕی پێ بکەن تۆزێک پارەی لەسەردا بنێن ئێستا تەشکیلەکەمان عیبی نییە تەشکیلێکی زۆر باش و با بچین یاری لووتکە لە ناو نیوکاسل ئەنجام بدەین یاری لووتکە ئەو یاریەمان بەڕاستی پێویستمان ببرنوێە با بڕوە بسمیللا جەمال موسیالا یاریزانە نوێەکە بەڕاستی سەرسامم پێی یەکەم یاریەشی یاریزانێکی تایبەت و منداڵ یاڵە دەست پێکردنی یاریە ئاگرینەکە یەکێک لە یاریە قورسەکانی ئەم وەرزەیە دڵنیا بن بە ئاسانی ناتوانمە یاری بمەوە ئەگەر ببینەوە باپی نازانین چی لە تۆپەکەش کرد ئەلمیرۆن خەتەرە ئەلمیرۆن خەتەرە کاکە خەتەرە ئیساک ماگین یاریزەن باشیان گواستووە تۆپەکە فرێدە شوێنش زۆر سەلامەت It all went to plan for Tottenham Hotspur in the last game against Everton. How do you see them faring today? Well, I thought they just about deserved their victory. They played with great energy, but today will be much harder for them. If they play with energy and resilience, مباپێ دەشوتەکە بکە تاخیری کرد بەڕاستی تاخیری کرد ئارە خۆ دەرنەچێ کاکە دەرنەچەوە دەرچی گۆڵە ئەی مباپێ دووری زۆر دووری Well, there was plenty of competition for the signature of Gianluigi Donnarumma, but they've got their man. They're delighted to have him on board. Stuart, what should we be looking for from him today? well, first and foremost, you can't make any silly mistakes because all الله eyes پاس دەکان توایش دەنێرە I'm expecting a solid and dependable ستەکە He's an excellent goalkeeper who will certainly improve them. نه کاکە
textbook defending inside زۆرت the ماوە box. لە ئارە خۆ دەرچی On the back of that particular challenge, بەڕاستی will یاریەکە the قورسە referee let the matter rest ئای there? زۆر خێرانەوان زۆر هەر بە لەحزە ئەگەر لێ نەبی کەتنەچیان کردێت ئەو نام کاکەوە لە پێش To یارزانەکە take it away. هۆدایە چی Miguel Almiron. ئەو پاساتەنە لێوە To خێرانە win back possession. زوو نیشانەکەم لا بێت The Magpies looking وەڵڵای creative. عەفیە And it's with Iza. کور ئەوەستەکەنەوانە وەڵڵا تەبیعی نینە هەر زۆر زۆر بەهێزن زۆر But just wide. کاکە مەمنونین بە تەعادلی هەستان بە تکەی خۆمان گۆرە بەڕاستی تە بە تەعادلی هەستین بەس دۆ پاساتەکان خوارە نازانم تێناگەم Well, untidy in possession لا from ئیلاهی لەلا Spurs. ئەوم هەڵەیە چییە لێ تۆپەکەی Yeah, وەک great دۆدایەوە start for them. Well, that's how to outwit your opponent. He's in here. نا دۆ نارەما فاول کاکە فاول لەسەرەی پشتە دەرەخۆنەی کوشتیان And he stopped them in their tracks. نا ئەو هەموو هەڵەیە لەسەر یەک Good idea. وەڵڵا عەفیە گۆرچی زەختەکی تاوم لەسەرە Oh, that's a really good run. ئەها بەدلی خۆیان پیاسێ دەکەن هەلا پارکە Well, that could so easily have been the lead for Newcastle, but credit to the goalkeeper. That was a very good save. مێسی هەدیەتدا مێسی هەدیەتدا نا وەڵا پەنارتی ئۆ غەڵەتە لێدانی سزا لێدانی بۆچی Been taken as well, Stuart. And quite rightly so. والله ئەوان زۆر مشکلەنە ئۆ And ڕاستە he's right to give the yellow card. ئەولو دەرنینە وەڵا تا خۆم فردەیە والله ئەوان شانی گۆلەکی بوون بەڕاستی شانی گۆلەکی It's a بوون good penalty, you have to say. Straight down the middle. Keeper's committed. تەمشا Well, we گۆرچ can ئەو do گۆرچی this درێژەوەرە Cool as you like. کێشەنیە They go again. Now can Spurs come up with an answer? ئۆ والله ئەوانە کردیانە شەرتەوە Timo Werner. That's a good-looking ball. ئەکورە دەشت ئیمباپێ نازدار یەک دەقە نەمانێژ ئەوان پێشکەون گۆلی بەرامبەر ئیمباپێ نازدار ئەڵڵا ئیمباپێ نازدار شانی ئەو تۆپە هاتۆ پێشم شوتم کرد تەوا بەز هاتۆ پێ وەڵڵا شەنز بوو بەس عەفیە ئیمباپێ نازدار It's a great goal. گۆلی بەرامبەر So back underway. دیاریەکە بەڕاستی هاگرینە هەر زۆر بێزن زۆر ئەوان Anthony Gordon. فیە ماشەڵە وازە تۆ بیناینن Araujo. On to Messi. Mbappe. نا وسایدە Given بار away by تۆپەکەنێت Tottenham. ئەفیە ئەو And nicely over the top. بدە Mbappe. ئیمباپێ Good-looking cross. جوانە بەس یاریزانەکەم درێژ نەبوو فیە زەختەشتاوە مالێکردینە Promising pass. بەڕاستی قورسەکەمەکە Here at St James's Park. جێمی دووەم جێمی ڕاینەرانە بزانین چیمان پێ دەکەین وڵای تەشکیلە دەگۆڕم هەز دەکەم بەلانس بێت ئەوە هەز دەکەم ئەوە باشەوە لێک نزیکرد ناوە ناکاکە
باشە خراون نیە بەس باوە تاقیکەمەوە ئەمباپێ میسی و جەمال دەست دەکەمەوە تااقەتی نەمایە جێ ئەمال ئاویانە قەلبی نەما یاریەکە بێزە بەڕاستی Well, they've got things going again here, and I wonder what kind of second half we have in store for us. Pedro Porro. A Spurs free kick it's going to be. Good looking ball, there could be a chance now. ئەی Just the clearance that was needed. And fed forwards. Was it a great ئەمباپێ clearance? دەفرێ Right over for now, it seems. Miguel Almiron. والله ئەلمیرۆن ئەو Almiron. تاکەی زاغ نایە بەڕاستی ناکەکە یەکجار دەرچووی دەرچوون نەما Delighted to have won the ball, having گۆرە led پاساتەکەی the بدە goal. کاکە ئێرە خەتەرە فیە مێسی بڕۆ جەمال Kylian Mbappe. ئۆ Piece of defending. Messi. Can he finish? الله So unlucky. گوناحەوە گۆڵ نابێ ئۆ شەنسایی کەس رازی نییە بەڕاستی یاریەکە قورسە لەو یاریە دەرچین یعنی سێ خاڵی زۆر گرینگە زۆر قورسە یاریەکی Musiala. And Spurs moving the ball with purpose. ئەمباپێ Well, no way through. He has teammates around him. Well, it came to nothing in the end. خۆ ناوێری تۆی پێڕاگری کاکەوە چنەوانە Jamal Musiala. Bentancur. At times they make passing look easy. And he's got to ناکە clear his ئۆفسایدە lines. تەداخلم نەکرد بەقەستی Well, they can ئۆفسایدە bring it out now. And a good challenge to bring that attack to an end. وەڵڵی ئەلمیرۆن پێ ناگیرێ بەڕاستی زۆر بێزە هەر زۆر ئیسعاتە زۆر ئەوستەکەنەوانە The danger not over. ناکاکە خۆخۆم تۆبەکە لێرە دوورکە تۆ داوی The supporters want to see him have a go. والله والله گافیە دیسان پەناردی But now ئۆفساید because the flag has been raised. زراوم چ وەڵا گوتم پەنارتی Well, they have been getting three substitutes warmed up. And by the look of it, all three are coming on. کاکە پاساتەکەی بدە قوربانیان لازم The ball. Can he put it away? دووسێت والله گۆلچی عەفیە گۆلچی Harvey Barnes. واللهی Defending to stop a ئەو یاریە decent looking دەرچن attack. زۆر گرینگە زۆر Well, there are the stats. They're creating chances, but Newcastle just aren't taking them at the moment. ڕاستی ئەو یاریە قورسە First things first, they need possession of the ball. Mbappe in دە the ئیمباپێ ئەو دوو جارە comes to nothing in the end. Can they do something positive? on the والله گوناح counter-attack? تۆ بێ تازە Not عەفیە disappointing end to the move. جەمال لە شتێکی کرد جەمال یا الله لەو گۆڵە جوانە It's an own goal یا by the ڕەبە ئەوە چ گۆڵەک بوو جەمالی نازدار بۆ ئیمباپێی گۆڵکار یا الله لەو گۆڵە جوانە تایبەت بوو لە یاریە قورسە ئەو گۆڵە جوانە لەو کاتە باشە
والله سێ خاڵی ئاگرین Well, as you can ئاگرین see, it came off him last جەمال time, چ and as a پاساتێک result, it جەمال will be an own goal. من باپێ So دوو unfortunate. الله ئەو ئاوە چ جوان دێتە خوارێ ماشەڵە دەرێ ڕاستیە So the ball is rolling again. 2-1 the score. What's going to happen next? Isak. Foul there. Free kick awarded. بەڕاستی ڕەنگە بە نرختری گۆلی ئەم وەرزێ من بێ مێسی مێسی دەقە زۆر نماوە هەدێکی نەدەین ئەو چەند دەقەیە زۆر زۆر John میمە McGinn. Isak. Terrific defending to stop them progressing. ئەو وەڵا تۆپەکەم داوە ئێ وەڵی تەواو نادێ بەخوای We might very well have late excitement here. 5 minutes to go, and just one goal between them. جەمال تۆپەکە وەگرە جەمال Possession lost, intercepted. What to like about that pass? And whipped it وەڵا to the جەمال box. دیسان ناردی ئەله ئەو گۆل بێت تەواو Out of this. ئەو تەنسیقی بینی جەمال و ئەمباپێ زۆر زۆر گرنگە لەومە Forward quickly here. کاکە تو لێ مەدا بەرە مێسی هەرچەندە مێسی خۆتیشی نەما ئێ Fired over by Messi. And the danger's still on. Werner. ئۆ وەڵا لۆ ئەمباپێ ماویش بەتەنیا بوو دەیەودا ئەوەندە دەقەش با بڕوە Well, adding up all the stoppages, we will have 3 extra minutes. Well, tremendous block. بەرە جەمال وەڵا خۆتی نەمایە جەمال Trailing as they are, they're not likely to get too many opportunities late in this game. That's the clearance that was needed. Doing well to win it back. What can they do from here? This could be ڕڤاژ نێ بۆ پەناتی ێتخوا گوناحە و لاعبانی ملۆ ڕاوەستاینە the question. Is the time for either side to win it? الله والله ئاخی دەقە خلاص بووە ئۆ ئاخ وەڵای معقول نەبووە بە زۆڵای شایەنم Well, here we ینی can see بەڕاستی again یاریەکی the ئاگرین way he glides past the ئەو defender, شەتان لە creates دەستم ڕێ space for himself. And when he gets onto it, he holds off the challenge, keeps his balance, and makes good contact with the ball. That's a top-class finish. ئاخی دەقە یەک چرکە خۆتان ڕاگرت بە یەک چرکە Two teams who try to match each other in just about every area of the game. A draw it is from the Spurs point of view. What do لای you think of بردنەوە this? ناو دەستی خۆمان بڵێ ما ڕۆشت They need to start playing with a bit more energy. It's not been a great start to the season. Time for a quick question. ئەوکان ڕەدەین لە خۆمان جەومان یاخی دەقە گۆلمان خواردیان دەی مشکلێ نییە با تۆزە یاریزانەکان وریان بەرزکەین و کێشەمان نییە دوو دەقێتەوە دەبێت هەر ئەوەی دادەگەر بخەینە هەرۆ غەڵەتیان زۆر بۆ یاریە بەس قەینە دەوی پژیریان کرد Thank you. That's all the questions we have for you. هاوڕیانی خۆشەویست دوو یاری بەهێست دوو ئەنجامی چاوەڕوان نەکراوە هەردوو یاری لەسەرمان زۆر زۆر قورس بوو یاری داهاتووشمان بەرامبەر چییە ئارسناڵی بەهێز ئیشاڵڵا یارەکەی ئەرسناڵ دەکەینە پارتی داهاتوو ئیشاڵڵا دەتان بینمەوە کاتێک خۆش بۆ هەمووتان خۆشەویستن